یان جارێ هیوایەک ماوە؟ بەڵێ دەستخۆشی لە بەڕێستانەکەم سپاس بۆ ئامادەکردنی ئەم بەرنامە لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە بابەتی ئاسایش و ئەو ژینگەیە لە عێراقدا. ڕاستیەکەی گەرم ساڵ ینی بەراوردکەین بە ساڵی پار گۆڕانکاریەکە ینی با بڵێ گۆڕانکاریەکی ڕێژەیە لە هەندێک ناوچە بۆ نمونەی سلێمانی تا ڕادەیەک وەزعی باشە لە ڕووی بارانبارینەوە هەندێک ناوچەی تر بۆ جۆرە نییە. ئەمە ناکاتەوەی کە گۆڕانکارەکە زۆر زۆر گەورە بێ لەبەرەوەی شۆرتێرمە، بەڵام بە شێوەیەکی گشتی عێراق و عێراقێکێکە لە وڵاتانەی کە زۆرترین کاریگەری گۆڕانکاری کەش و هەوای لەسرە و زۆرێک لە ئەو بڕاوی کە پێشتر هەیبوو لە دەستی یاوە نزیکەی زیاتر لە نیوەی هەموو ئاوی سەر زەوی لە دەستداوە بەهۆی کاریگەری گۆڕانکاری کەش و هەوا و هەروەها سیاسەتی وڵاتانی سەرچاوە هەردوو وڵاتی ئێران و تورکیا لە پێشێلکردنی یاسانە دەوڵەتەکان لە سەرچاوانی کە هاوبەشن لەگەڵ عێراقەوە وڵاتانێک کە وڵاتانی ڕێژگەن. باشە مامۆستا چۆن ڕوبەڕووی کەم ئاوی وشکە ساڵی ببینەوە؟ ینی گرنگترین و ڕێگەیانە چین بۆەوەی کە کاریگەرێکە کەمتر بێت؟ طبعاً ڕێکار و چارەسەر زۆرن. یەکێک لەوانە پەرەپێدانی ژێرخانی ئاوە. ئێمە کێشەیەکێکی لە کێشە سەرەکیەکانمان بەڕێوەبردنی ئاوی قورسە. زۆرێک لە ئاو بە فیرۆئین وەکو تاکی عێراقی و پرۆسی تریتمنتیشمان زۆر لاوازە، پرۆسی بەکار ڕیسایکڵکردنەوەی ئەو ئاوەی کە بە فیرۆی ئەین. ئەمە ژوا کاکە هەم ژینگەمان تێگەیات بە شێوەیەکی زۆر زۆر خراپ بۆ کاریگەری لەسەر هەمەجۆری ئاژەڵی ژەبێوەکو بەڕێستان ئاماژەتان پێدا لە بەرنامەی ئەم بەیانیەدا و هەروەها ینی پێویستمان بە دامەزرانی وێزگەی پاکردنەوەی ئاوی قورسە. ئەمە زۆر زۆر گرنگیەکە لەو لە هەرێم هیچ وێزگەیەک نییە؟ وێزگە هەیە بەڵام با بڵێ لە ئاسی پێویستانیە. لە هەرێم ئێستا هەندێک هەنگاو گیراوەتە بەر حکومەت ئیدعایەوە کاکە هەندێک بەرنامە و پلانی نوێن هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەریەکەی دەرنەکەوتووە. هەر پلانێکیش کاریگەریەکەی دەرنەکەوێت پێویستی بە دراستەکردنێکی تازەیە. هەروەها یەکێک لەوانە بە چاودێریکردنی ئاوی ژەرزەوی. ئێمەش ینی یەکێک لەو کێشانەی کە هەمانە لە هەرێمی کوردستان بیرێکی زۆری ناسایی لێدراوە لە هەموو شارەکاندا. لە هەندێک شوێنی هەولێر زیاتر لە 50 متر ئاو لە ماوەی کەمتر لە 20 ساڵا دابەزیوە. تەبانم داتای مەترسی داتریشێ بەزەوەی کە من پشتم پێ بەسووە سەرچاوی متمانە پێکراوە. لە ناوچەمان هەیە لە سیتەک زیاتر لە 270 متر ئاوی ژێرزەوی دابەزیوە. ئەمەش پێویستی بە مراقبەکردنێکی باش هەیە و پێویستی بە تەکنیکی تازە هەیە کە ئەکرێ هەندێک لە هەندێک شوێنە ئاوی باران کۆ بکرێتەوە بەکار بێنرێ بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی. مامۆستا ئێستا لە پارێزگای دوهۆک بەنمونە وەربگرین چونکە من گفتوگۆم لەگەڵ بەرپرسانی ئەوەی کردووە باسییان لەوە کردو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم وشکە ساڵیە ڕێگەیان داوە ینی بە گوێرەی ڕێنماییەکان ڕێگەیان داوە بیر لێ بدرێت. ئەمە تا چەند مەترسیدارە ینی لەلایەکەوە چارەسەریە ماکی لەلایەکی دیکەەوە زەرێکی دیکایی؟ طبعاً کێشەی ئاو کێشەیەکی ئاڵۆزە. هەنی بە شێوەیەکی گشتێمە لە زانستە کە پێناسێکین پێڵین کۆمپلکس ئیشو واتە کێشەیەکە ئاڵۆزە، ینی تۆ ناتوانانی 100% چارەسەرێکی بۆیە ئەو گۆڕانکاری خێرەیەکە لە کەشوهەوا هەیە. طبعاً ئەگەر تۆ ڕێگری لە بەتەواوەتی لە لێدانی بیر بگریت نەشتوانی ئاوی پێویست دابینکەی بۆ دانیشتوانی ئەو ناوچێ ئەمە ناکرێت. بەڵام ئەگەر ڕێگە بدرێ بێ بە پێی ڕێکار و ڕێنمایی بێت، ینی بەسیترین نمونە ینی بە پێی ستانداردی نێودوڵەتی بێ لە نێوان هەردوو بیرە بەلایانی کەمەوە نزیکەی 500 متری بین بێ. ئەگەر ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرێەوە حکوومەتی هەرێم لیژنەی تایبەت و پسپۆری هەبێت لە شێوازی هەڵکردنی بیرەکان کاریگەریەکەی زۆر کەمترێ بێگلۆیکە ئێستا ئێمە هەمانە. ئێستا بە شێوەیەکی گشتی مراقبەیەکی زۆر زۆر کز و لاوازمان هەیە، لە هەندێک شوێن گەندەڵی هەیە، هەندێک شوێن بیلی نایاسایی لێدرێت. ئەگەر بیرەکان بە شێوەی یاسایی لێ بدرێت و حکوومەت بە تەواوەتی مراقبەی چاودێری بەهێزی هەبێت کاریگەرەکان کەمترێ بێت، چکە ناتوانین ینی حکوومەتیش ناتوانێت بە تەواوەتی ڕێگری بکات لەوەی کە بیر لێ بدرێت. باشەگەر ئاوی ژێرزەوی لە ناوچەیەکدا کەم کات دووبارە ئەگەری هەیە ئەمە چارەسەر بکرێت بە جۆرێک لە جۆرەکان ئاوەکەی زیاد بکرێتەوە؟ طبعاً لە هەندێک شوێن ینی چارەسەرەکە هەندێک تەکنیکمان هەیە، بۆ نمونە کۆکردنەوەی ئاوی باران لە جاتوی بە فیڕۆ بچێکرێت کۆ بکرێتەوە و ئاوی ژێرزەوی پێ ببوژێنرێتەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئاوی ژێرزەوی لە دەستەین زۆر زۆر قورسە و زۆر ئاڵۆزە کە وەکو جاران ڕیستۆر بێتەوە. بۆیە زۆر پێویستە بە گرنگیەوە چاودێریکردنی ئاوی ژێرزەوی بکەین وەکو لایانی پەیوەندیدار بەوەی کە ئەو سەرچاوە گرنگە کە خۆی لە
ئاوی ژێرزەوی پێناساکرێ بە ئاوی جیلی داهاتوو نابێت دەستی بۆ ببرێ ئیلا لە کاتێکا کە ئاوی سەرزەوی بەشمان نکات بۆیە گرنگە زۆر بە ینی بە چاوێکی پڕبایەخەوە گرنگی بۆ سەرچاوی بدرێ و نێڵێت کە کەم بکات. مامۆستا ئاماژەت بە خاڵێکی گرنگە کۆکردنەوەی ئاوی بارانە و ئاوی ڕووبارەکان ینی تا چەند گرنگە بەنداو دروست بکرێت بەنداو تا چەند کاریگەری هەیە لە کەمکردنەوەی کاریگەرەکانی وشکە ساڵی. بێگومان بەنداو کاریگەری زۆر باشی هەیە بەڵام کێشەکەی ئێمە لەوەی ئێستا لە هەرێم ئەو ڕوانگەیە هەیە وازانن کە ئەگەر بەنداو دروستکەینتر ئێمە 100% کێشەی ئاومان چارەسەر بێ بۆ جۆرە نیست ئێمە بەنداوی دوکانمان لە ئێستا 30 بۆ 40 مەترسێجا لە چرکەیەکە ئاومان پێگە کەمترین ئاومان پێگە چکاوەکە سەرچاوی ئاوەکە ینی بە شێوەیەکی گشتی کەمی کردووە و وەکو باسم کرد ینی وڵاتانی سەرچاوە ڕێنادەن کە ئاوی پێویستمان پێ بگامێ لایەکی تر ئێمە ینی هەندێک بەنداو هەیە کە دیزین کراوە دیزایانیشی تاوا بۆ بەڵام حکومت ئەڵێ بودجەی پێویستمان نییە بۆ تاواکردنیان بەنداوانە مەش کێشێکی تری سەرەکیەکە تۆ گەر بودجەی پێویست تەرخان نەکەی بۆ کەرتی ئاو ناتوانانی پێویستەکانی دانیشتوان پڕکەیتەوە نە لە پرۆسی کشتتوکاڵە نە لە پرۆسی بەکارهێنانی ئاو ئاوی خواردنەوە لە هەرێم بە گوێری پێویست گرنگی پێدراوە ئەم بابەتە لە ئێستا حکومەتی دیعاەوەکە کە جیاوازتر لە ڕابردوو گرنگی پێدەن بەڵام کێشەکان بەردەوامن ینی سێمە کێشەی کارەبا تا ئێستەوە 2000 ساڵی 2025 چارەسەر نەبووە کە بەشێکی پێیوەستە بە ئاوەوە کێشەی بە شێوەیەکی گشتی ئاو لە زۆر شوێن هەفتەی جارە دوو جار هەیە یعنی نەتوانراوەکو پێویست چارەسەر بکرێ خەڵک بەکەپەنا بۆ بیری نایەسەیە باگەر بە شێوازێکی سیستماتیک لە ڕێی پایپەوە ئاو سیستەمی دابشکردنی ئاو بە شێوازێکی تەکنیکی نوێ دابش بکرێ بۆ زۆر ناوچەکانی کوردستان خەڵک پەنا بۆ بیری نایەسایی نابە بۆیە پێویستمان بە پلانی نوێ پێویستمان بە ڕوانگەیەکی تازەیە ئەگەر بە هەر بە هەمان شێوە کلاسیکەکەی جاران ئیدارەدانی سەرچاوەکان بەردەوام بین کارەساتی زۆر گەورە ڕۆمانتیەکە چکە ژماری دانیشتوان بە بەردەوامی بەرز دەبێتەوە و خواستی هاوڵاتی بۆ ئاو زیای کردووە و هەروەها تا ئێستاشتا ئەم لەحزەیەکە لەگەڵ بەڕێزشان ناقساکەم هۆشیاری ژینگەیمان بەداخۆ زۆر لاوازە. لە هەرێم توانراوە سوود لە تەکنۆلۆژیای ژیری دەستکرد ببینرێت بۆ بەڕێوەبردننی بەنداوەکان بۆ دابشکردنی ئاوەکو جەناب نەخێر ئەوەی کێکە لە هەر کێشە گەورەکانمان متخۆم سپۆرەکەم لە بواری بەکارهێنانی تەکنۆلۆژیای ژیری دەستکردە بۆ بەدەستهێنانی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە تا ئێستا ئەم بوارە هەر شارەزاینین ینی من لە چەندین دیدار و کۆبوونەوە و سیمینار و کۆنفرانسی لە عێراق و لە هەرێمی کوردستان بەشدار بووم لەگەڵ بەرپرسانی باڵا لە هەردوو حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستانە گفتوگۆم کردووە هەم شارەزاینین و هەم خەڵکانی پسپۆران نێناوەتە پێشەوە بۆم بوارە چکە بواری تەکنۆلۆژیای ژیری دەستکرد لە ئێستای بوارێکە زۆر گرنگەوە وڵاتانی پێشکەوتوو زۆرترین پشتی پێبەستن چکە کێشەی ئێمەیەکە لە کێشە گەورەکانمان داتایە ئێمە هەم داتایکی پێویستمان نییە و هەم ئەو پێشبینێکیکەین بۆ داهاتوو پێشبینێکی تەندروست نییە ئەو داتایانی کە کۆ دەکرێنەوە داتای دروست نین نەخێر بەداخەوە ینی سە من لە ماوەی پێشوە تقریبا هەفتەی پێشیستە پەیوەندیم بە بەرپرسێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی حکومەتی هەرێمی کوردستان کرد بۆ پێدانی هەندێک داتا بۆ توێژینەوەیکی زانستی خۆی بە سەراحەت و بەڕاشکایی پێیوتم وتی داتامان لایە بەڵام من خۆم وەکو پسپۆر لەو بوارەیەوەکوی کە دکتۆرایم هێناوە لەو بوارەیە متمانم بەم داتایان نیە داتاکانمان تەکنیکی کۆکردنەوەی داتامان زۆر لاوازە ئەویش گەڕاندیەوە هۆکارەکەی بۆ ئەوەیە کە بودجەی پێویستمان نییە بۆ بودجەکە هەبێ بۆ شتیتر ینی کەرتی ئاو زۆر گرنگە ئاو ژینگە ینی کە تۆ ئاو ژینگە ئەحمال بکەیت یان گرنگی پێویستی پێنەدەی هەموو کەرتەکانی کەشپەشە لە هێنێ تۆ ژێرخانی ئاوت لاواز بێ ناتوانی پەرە بە بوارە کەرتەکانی تریش بێ بۆیە گرنگە ئەم ڕوانگەیە دروست بێ بە حکومەتی هەرێم کە پرایۆریتی بابە بواری ئاو ژینگە ئەو لەوێت بابم بوارە ینی ئەو بودجەی کە لە هەندێک شتیکە سەرفەکرێکە پێویست نییە هەوڵ بدرێ ئەو بودجێ بخرێتە ناو وەزارەتی ئاو کشتتوکاڵ و سەرچاو ئاویەکانەوە و هەر بەوەش گرنگ نییە ینی بەڕاستی هەر بەتەناوە ناکە بودجێ بۆ تەرخام کرێت شێوازی سەرفکردنیان بودجێ و ئەو تەکنیکانی کە ئەگیرێتە بەر چکە تا ئێستا کە بینرێ یعنی ئەو پلانانی کە هەیە بەڕاستی لە ئاستی کێشەکانانیە کە کێشەکان گەورەترێکە گۆڕانکاری کەشوا خێراترێکە مەشاکیلەکانمان زۆر لەو گەورەترێکە کە بەم پلانی کە ئێستای حکومەتی نەمتوانە ڕۆبەر بێتەوە باشە لە ئێستا لە هەرێم پێویستمان بە چەند بەنداوە بۆی کە بتوانین بە شێوازێکی کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر کەرتی کشتتوکاڵ و لەسەر سەرجەم سێکتەرەکان کەمکەین لە ئێستا حکومەتی هەرێم زیاتر فۆکەسی لەسەر دروستکردنی پۆند نەک بەنداو بەنداویش بەردەوام ینی لە دروستکردنایە و لە پرۆژایە و بەشێکی زۆری نەشۆتە بواری جێبەجێکردنەوە بەهۆی
نەبوونی بودجێ پێویستەوە چەند گرنگە ئەو بەندەوانەی کە دەست پێکراون و هێشتا تاو نەکراون زۆر کاریان لەسەر گرنگ احتیمامی پێ بدرێنی بەنداو هەیە کە ساڵی 2017 بەرپرسان لە دوانێ ناوەتوانە چەندمانێکی کە تاوا بێت سەکە 2005 تاو نەبووە 2025 تاو نەبووە ینی پێش 6 ساڵەتوانێت لە چەندمانی کە تاوا بێت ئەمەش ینی نەبوونی ئەو ڕوانگە گرنگەیە کە پێویستە هەبێت بۆ گرنگی ئاوی و هەروەها ئەبێ بزانین کە پۆند ڕاستە پۆند لە هەندێک گوند و ناوچی هەرێمی کوردستان کە دروست کراوە بەشێکیان بە هەرەوەزی دروست کراوە حکوومەت بودجێ پێویستی نەبوو داوای لە هاوڵاتیان کردووە کە هاوکاری حکوومەتکەن و بە هەردوو لە بتوانن ئەم پۆندانە دروستکەن بۆ هەندێک ناوچە ئەتوانین ینی بڵین هەندێک کێشە چارەسەرەکە بەڵام لە ئاستێکی زۆر بچووکە چونکە پۆند ناتوانێت بێتە جێگرەوەی بەنداو لە ئاستێکی زۆر گەورەی ئەتوانی ئیشکاوە ئێمە ئیستا دیزایانی زۆر باشمان هەیە ینی دیزایانی باشمان هەیە بەڵام هەندێک کێشە هەیە یەکێک لەو بەنداوانەی کە دیزاین کراوە ینی حکوومەت کێشەی لەگەڵڵێ بەرزەکەی ئەو دیزایانی کە پێشتر کراوە بەرزەکەی زۆر زیاد لە حەدە و هەندێک شوێن با بڵێ لە دەستین و کە ناتوانین خەرەبووی هاوڵاتیان بکەینەوە لەو کاتە شاکرێت کە ئەمە ڕێی دیزاین بکرێتەوە کلێ دیزانێکی تازەی بۆ بکرێ و ئەو کێشەی کە حکوومەت هەیەی بە ئاستێکی نزمتر ئەکرێ دروست بکرێ بۆی ئەو بڕئاوی کە لەو شوێنانەیە لە دەستمانە چێ بتوانین گلی بینەوە بەکاری بێنین هەم لە پرۆسی کشت و کاڵوە هەم لە پرۆسی بەرهمێنانی وزەی کارەبا و دابینکردنی ئاویش بۆ هاوڵاتیان باشە مامۆستا دەکرێت ینی کار بکرێت لەلایەن حکوومەتەوە بۆ کەمکردنەوەی ئەو هۆکارانی کە دەبنە هۆی وشکە ساڵی یاخود لە دەستی مرۆڤەکاندا نیە بەڵە بێگومان ئەکرێ یعنی ئێمە یەکێ لە کێشە گەورەکانی کە هەمانە ئەوەیە کە سنتەرێکی توێژینەوەی زانستی کاریگەرمان نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سەرچاوە ئاویەکانەوە بۆ کۆکردنەوەی داتای پێویست ینی گەورەترین کێشەی ئێمە لە هەرێمی کوردستانە ئەوەیە داتای پێویستمان نییە کە داتای پێویستت نەبوو تۆ بە شێوەیەکی زانستی دڵنیانیت لە شێوازی کێشەکان کە دڵنیان نەبووی لە شێوازی کێشەکان ناتوانین چارەسەری گونجایی بۆ بگریتە بەر بۆیە دیقەتەیە کە حکوومەت زۆر جار بەنداوە دروستەکە پۆن دروستەکە بەڵام کێشەکان بەردەوامە زیاتریژە بێت گەورەترین هۆکارەوەیە کە ئێمە سنتەرێکی توێژنەوەی زانستیمان نییە بۆ کۆکردنەوەی داتای پێویست وەکو بەڕێزت باست پێکردیانی ئاماژت پێدا تەکنۆلۆژیای تازە تەکنۆلۆژیای ژێلی دەستکرد ئەکرێ ئێمە زۆر سوودی لێ ببینین لە کاتێک ئەگەر ئێمە بتوانین داتای متمانە پێکراومان هەبێت ئەتوانین لە ڕێی هەندێ مۆدڵی تایبەت هەندێ ئەلگۆریتمی تایبەت بە تەکنۆلۆژیای ژێلی دەستکرد بتوانین تەدریب بۆ داتایانە بکەین و لە ڕێ ئەو مۆدڵەوە ئەکرێ ئاشنا بین بە گۆڕانکارەکانی کەشوهەوە و بتوانین پێشبینێکی تەندروستکەین بۆ ساڵی داهاتوو بۆ 5 ساڵی داهاتوو بۆ ئایندە بۆی کە حکوومەت بەچای ڕوون بێ کە لە ئایندایە چی ڕوەدات و بتوانێت پلانی تایبەت و پێویست بگرێتە بەر بۆ بەڕگاربوونەوەی ئەو کێشانی کە مامۆستا سەرمەد لەتیف مامۆستای زانکۆ پسپۆڕی بواری یاساییشی ئاو ژینگە سپاس بامە دەبوونە لەگەڵمان